بینەرانی بەڕاست خۆشەویستانم ئەم کاتتان باش لە ماوەی ڕابردوودا ناکۆچەکانی نێوان هەرێم و بەغدا ئاستێکی مەترسیدارتری بەخۆیەوە بینی و ناکۆچەکە لای هەموو لایەک بۆ جێگای سەرنج. ئەمە لەم بەرنامەیە ئەپرسین ئایا ناکۆچی نێوان هەرێم و ناوەند بەرهەمی خەونی خۆسەپێنی و دەسەڵاتخوازی و پاوەندخوازی بەغدایە یان ئەنجامی شکستی سیاسەتکردنە لە لای کورد؟ ئایا ڕێکەوتنامەی هەولێر کە حکوومەتی عێراقی پێکهێنرا ڕێکەوتنامەیەک بوو دەستکەوتی گرنگی لەسەر ئەرزی واقع بۆ کورد بەدەستێنا یان بە پێچەوانەوە تەنها حکوومەتی ناوەندی و لایەنی عەرەبی بەهێز کرد؟ ئایا بەدەست نهێنانی دەستکەوت ئەگەر وەک گریمانەیەک تەماشای بکەین ئەنجامی جێبەجێ نەکردنی دەقی ڕێکەوتنامەکە بوو لەلایەن لایەنە عێراقیەکانی دیکە و بەتایبەت دەسەڵاتدارانەوە، یان ئەنجامی ئەوە بوو خۆدی ڕێکەوتنامەکە گرنگیەکی ڕاستەقینەی بۆ دۆزی نەتەوایەتی کورد نەبووە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و هەندێک پرسی دیکەی پەیوەست بەمەوە میوانداری هەریەک لە بەڕێزان هێمن باقر جێگری سەرنووسەری گۆڤاری لڤین و محەممەد عەبدوڵڵا ڕۆژنامەنووسمان کردووە کە لە هەولێرەوە لەگەڵمانە بەخێراتنی هەموو لایەکە. کاک هێمن، ئێمە لە ماوەی ڕابردووە و پێشتریش ناکۆچی جۆراوجۆمان لە بینی هەرێم و ناوەندا بینیوە و ئاستی جیاوازی بەخۆیەوە بینیوە ئەم ناکۆچیانە، بەڵام لە دوای لە ماوەی ڕابردوودا و لە دوای هاتنی هاشمی و بەریەکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا بە شێوەیەکی قوڵتر و مەترسیداتر هاتە ئاراوە و چاپێکەوتنەکەی ئەم دوای مالێکی لە کەناڵی NRT ناکۆچیەکانی بە ئەندازەیەکی زیاتر توند کردەوە و سەرۆکاتی هەرێم بەنامەیەکی توندی بەرامبەر بە مالیکی و بەرامبەر بەوە دەرکەوت و سوور بوو لەسەر ئاشکراکردنی کۆمەڵێک بەڵگەنامە کە تێوەگرانی ئەوان دەرەخات لە کۆمەڵێک مەسائلی نایاسایی. پرسیارەکەی من ئەمەیە با بۆ چوونی تۆ هۆکاری ڕاستەقینەی ئەم ناکۆچیەی نێوان هەرێم و ناوەند بۆچی ئەگەڕێتەوە؟ زۆر سپاسان دەکەم. بە بڕای من ناکۆچەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی بەغا تازە نییە. ئەتوانین ئەگەر لە مێژووی تازای حسابیکەین گەڕێتەوە بۆ ساڵی 2023 لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقیەوە. لەو کاتەوە هەتاوەکو ئێستا ئەو ناکۆچیانە درێژەی هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی مەرکەزیە. ئەویش بەهۆی ئەوەی کە لایەنە عێراقیەکان بەڕاستی ئامادە نین کە لانی کەمی ئەو مافانە داوا بڵێن بچەسپێن کە کورد داوایەکات و داخوازی خەڵکی کوردستانە. لە ڕاستیا ئێمە هەتاوەکو ئێستا لە هیچ لایەنێکی عێراقی ئەو مبادرەیە و ئەو سنگفراوانیە بەدی ناکەین کە داواکانی گەلی کوردستانی قبول بێ. لە کاتێکا ئێمە هەرێمێکی سەر بەخۆمان هەبوو، دیفاکتۆیەکمان هەبوو، بە اختیاری چوونەوە ناو حکوومەتی عێراق بە ئامانجی ئەوەی کە دەوڵتێکی فیدراالی دروست بێ ناو دەوڵتە فیدراالیە گەلی کوردستانیش بە مافەکانی خۆی بگات. ئەوەی کە تازەیە لەم قەیرانەیە بەڕاستی ئەو حساسیەتەی بۆ زیاد بووە کە لە نێوانی خودی سەرۆکی هەرێم و سەرۆکوەزیرانی عێراقا دروست بووە. واتە کێشەکە هەر هەمان کێشە کۆنەکەیە کە لە ڕابردووە هەبووە بارگایی بووە لە ئێستاە بە حساسیەتێکی شخصی لە نێوانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراقا. سەبارەت بە خودی هۆکارەکان ئەتوانم ینی ئەوەی کە باردۆخی گەیاندوو بە ئێستا بە بڕای من یەکێک لە گرنگترین هۆکارەکان خودی ڕێکەوتنامەی هەولێرە. یعنی ڕێکەوتنامەی هەولێر خۆی لە خۆیە هەرچەندە لەلایەن دەسەڵاتی سیاسی کوردیەوە سەرکردە کوردەکانەوە سەرۆکایەتی هەرێمەوە وا باسەکرێت کە ئینجازێکی گەورەیە وا باسەکرێت کە مافەکانی گەلی کوردیتیایە، بەڵام بەڕاستی ئەمە بەپێی ئەو تەسری بە باڵی سەحەفی کە دەستکەوتووە ئەمە دەقی ڕێکەوتنامەکەیە کە ڕۆژنامەی مەدا بڵاو بۆتەوە. من لەم سەر بۆ سەری خوێندۆتەوە بەڕاستی شتێکی وای تێدا نییە سەبارەت بە مافەکانی خەڵکی کوردستان و ئەگەر ئەم ڕێکەوتنامەیەش جێبەجێ بکرێت لەوانە نییە بەشی زۆری داخوازەکانی ئێمە چارەسەر بکات، چکە لەم ڕێکەوتنامەیە باسی مادەی 140 تیانە کە محوەری سەرەکیە بەنسبەت بەڵام ئێمە دەتوانین لەو ڕێکەوتنامەیە کۆمەڵە شتی گرنگ هەست پێ بکەین. یەکەم لەوانە پێداچوونەوە بە یاسای نەوت و غاست ئیسلاحکردنی یاسای داواکاری گشتی کە ئەوە کێشەشی گەورەی عێراق ئیسلاحکردنی یاسای تۆڕی ڕێگەاندنی عێراقی کە ئەمانە داگیرکردنی ئەمانە لە چنگی کەسێکە یان حیزبێکە ئەگەر ئەوەی تای عێراق بەرەو دیکتاتۆریەت بەرێ، بەڵام باشکردنی بەشەوانەوە ئەگەری ئەوەی تای عێراق بەرەو ڕێکەوتنامەکە من ئەمەوێ بڵێم ئێمە کۆمەڵێک خاڵی ئەساسیمان هەیە لەگەڵ بەغای لەوانە مادەی 140 لەوانە قەزەی با بڵێن
بودجە لەوانە کێشەی نەوت و غاز لەوانە کێشەی پێشمەرگە ئەمانە بەڕاستی جگە لە ئاماژەیەکی بچووک با بڵین یاسای نەوت و غازی عێراقی جگە لەمانە هیچ شتێکی تر لەم ڕێکەوتنامەیان نییە یعنی ئەوەی کە هەیە مجرد لەوانەیە بچێتە خزمەتی بە دیموکراسیکردنی عێراقەوە و قەزیە سەرەکیەکەی ئێمە وەکو قەزەی کورد لەم ڕێکەوتنامەیە تا ڕادەیەکی زۆر نادیارە من لێرەوە پێم سەیرە کە یعنی زۆر بە گرنگیەوە باسی ئەم ڕێکەوتنامەیە هەڵەکە گەرێتەوە بۆ هەڵەی سەرکردایەتی کورد کە پرۆژەیەکی ئامادەکردۆ مافنەتەواتەکانی کوردی تا ڕەچاو نەکراوە کە لە بەدەستمانە بەڵێ زۆر سپاس کاک محەممەد ئەمەوێتەوە پرسیارەت لێ بکەم کە زۆر جار و زۆر لە چاودێران پێیان وایە کە لە دوای ڕوخاندنی ڕژەمی بەعسەوە کورچۆ بەختە لە کاتێکا خۆی هەرێمێکی هەبوو لە باتی ئەوەی پێگەی هەرێمە بەهێزکە پێگەی بەغدای بەهێز کرد و دوایین ڕێکەوتنیشکە لەسەر دەستی کورد و دەست پێشکەری بەڕێز بارزانانی کرا لە هەولێر ئەم ڕێکەوتنە زۆر جار لەلایەن کوردەوە وەکو زەمانەتی مافەکانی کورد و زەمانەتێکی باش بۆەوەی کە حکوومەتی عێراقی لەسەر بینا بکرێت پێناساکرێت بەڵام کاکە من پێمانڵێ ئەم ڕێکەوتنمە لە ڕاستیە مافە بنچینەکانی کورد و داخوازیە بنچینەکانی گوتی لە خۆی نەگرتووەوە گەڕانەوەش بۆم ڕێکەوتنە هیچ سوودێکی ڕاستەقینەی نابێت و لانی براوە هەلانی عەرەبی عێراقیە تێگەشتنی بە ڕێزت چییە؟ زۆر سوپاسانەکەم بێگومان ئەو کێشانەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی مالیکی بۆتەوە سەرۆک وەزیرانی عێراقی ڕوبەڕووی هەر سەرۆک حکوومەتێکی تری عێراقی ئەبێتەوە کە لە دوای ئەو بێتە سەر حکوم ئەگەر ئەو کێشانە بە هەڵپێسێراوی بێڵێنەوە من تا ڕادەیەک لەگەڵ بۆچوونەکانی کاکێ من تەبانیم سەبارەت بەوەی کاڵێ ڕێکەوتنامەی هەولێر دەستکەوتی بۆ کورتیانە یاخۆت کەمترین دەستکەوتی تێدایە من گەورەترین دەستکەوت لە ڕێکەوتنامەی هەولێر لەوەدا ئەیبینمەوەکەوە توانرا عێراق لە لێواری ڕوخان و لە لێواری پەرتەوازایی دەرباز بکرێ و بتوانرێت حکوومەتێک پێک بهێنرێت یایدا کوردی شەراکەت بێت لە حکوومەتەوە بتوانرێ کورد خطابی خۆی ئاراستەی ئەو حکوومەتە بک بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی ئێمە لە بیرمان نەچێت لە پشێوی لە وڵاتی عێراقا فەوزا لە بەرژەوەندی کوردانیە ئێمە تا حکوومەتی بەغدا هەیە من و ئارامتر بێ و ئاسایش سەقامگیرتر بێ ئێمە ئەتوانین باشتر و زیاتر داواکاری خۆمان پێشکەش بکەین و هەوڵ بدەین داواکاریەکان بچەسپێنین بۆیە ڕێکەوتنامەی هەولێر مەرجنیە هەموو وردەکارەکانی تی ئاماژە پێ بکرێ ئەکرێ کۆمەڵە جومگەی سەرەکی باس کراوە کە پەیوەستە بە سیاسەتی عێراق و استراتیژەتی پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراق کە دواتر پێکێنرا دواتر وردەکاری زیاتر ئێمە سەبارەت بە مادەی 140 سەبارەت بە کۆمەڵی وردەکاری ترا ئەوە لە دەستوری عێراقا جێ کراوەتەوە و باس کراوە بەڕوونی پێویست ناکە بە ڕێکەوتنی خارجی ئەوەی کە لە دەستور ئاماژە پێکراوە ئەوە گەورەترین دەستکەوت بۆ ئێمە وەکو کورد ئەو خاڵانەیە کە بەڕوونی لە دەستورە ئاماژیان پێکراوە بەڵام تا ئێستا ئەو نیازپاکی لەلایەن سەرکردەکانی عێراقەوە نابینین بۆ جێبەجێکردنی تەواوی بند و مادەکانی ئەو ڕێکەوتنامەیەکە ئەو دەسوورە ئەو بەندێک کە لە دەسوورە هاتووە سەبارەت بە مادەی 140 بە هەندێک مادەی تری وەکو پەیوەستە بە مەسەلەی نەوت و گاز بە مەسەلەی پێشمەرگە و بە مەسایلی دیکە بۆیە ئەو کاتێک کە جەنابی سەرۆک بەرزانی ئەو دەستپێشخەری ڕاگەیاند و تەواوی لایەن ناکۆکانی عێراقی لە هەولێر کۆکردەوە نەک لەسەر ئاستی عێراق بەڵکو لەسەر ئاستی هەرێم و ناوچەکە و لەسەر ئاستی وڵاتانی دنیا دەنگی دایاوەکەوە توانرا بە حکمەتی جەنابی سەرۆک ئەو لایەن ناکۆنە کۆ بکرێنەوە بەڵام دوجار ئێمە گلەیمان لەسەر ئەوەیەکەوە ئەو بەڵێنانەی کە دران بە تایبەتی لە لایەنی بەغداوە لە لایەنی مالیکیەوە بە تەواوی جێبەجێ نەکراون ئێمە ئێستا ئیش لەسەر ئەوکەن کار بەڵام کاک محەممەد ئەو جێ خاڵانە جێبەجێ کاک محەممەد پرسیارێکی گرنگ کەیتە پێشەوە لە مۆزوعەیە ئەوش ئەوەیە کە ڕاستە دەستور کۆمەڵێک پرەنسیپی بنچینەی وەکو مافەکانی کوردی تا جێژی کردو ئەگەرچی بەشێک لەو دەستورەش جێبەجێ نەکراو ئەمەری جێبەجێکردنیشی لاوازە بەڵام پرسیارەکە ئەمەیە حکوومەت دەستگای جێبەجێکردنی ئەم پرەنسیپە دەستوریانەیە تۆ کاتێک کە ڕێکەوتنامەکەی بۆ پێکێنانی حکوومەت مەفروزە کۆمەڵێک بند هەبێت لەم ڕێکەوتنامەیە حکوومەت ملزم بکە بە جێبەجێکردنی ئەم مافە دەستوریانەی کورد کە هەیە و ئەم مافە نەتەوەیانەی کە لە عێراق لە پێشترا دانی پێدانراوە تۆ لە کاتێکە لە ناو ڕێکوتنامەکە باس لە کەرکک نەکەیت و باس لە ناوچە دابڕاوەکان نەکەیت و باس لە هێزی پێشمەرگە نەکەیت و باس لە ینی ئەوەی کە تۆیکی لە دوجارە خزمەتکردنە بە پێچێنانی عێراقێکی بەهێز نەک هەرێمێکی بەهێز ئێمە ئەومان لەبیر نەچێکەوە دەستوری عێراق وەکو ئاماژەم پێکرد
کۆمەڵک لە خاڵی کۆنکرتی داناوە بۆ پرسە زۆر هەستیارەکانی سەر گۆڕەپانی سیاسی عێراقێکی لەوانە مەسایلی ئەو مەسایلانی کە باسمان کرد کەرکووکە و نەوتوگازە و پێشمەرگەیە بۆیە ئێمە ئەگەر لا بدەین لەو دەستورە بۆ هەر لایەنێکی تر یاخود هەر ڕێککەوتنێکی لا بەلای دیکە ئەوە دوجار لە بەرژەوەندی ئێمە نابێ بەڵام پێویستە وەکو سەرکردایەتی سیاسی کوردی چەختی لەسەرکاتەوە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانی وتارەکانیە پێویستە پابەندین بە دەستورەوە چونکە دەستور تاکەلایەنی یەکخستنەوەی عێراقیەکانە بێگومان لادان لە دەستور دەبێتە مای پەرتەوازی و ناکۆکی و لەوانەیە چەند بەرەیەکی جیاواز لە نێو عێراقا لێ بکەوێتەوە و دوجار وڵات بەرەو دابەشبوون بڕوات. بەڵێ زۆر سپاس کاک محەممەد کاک من ئێمە دەتوانین باس لەوە بکەین کە دەستور کۆمەڵێک مافی بنچینەی جێ دابین کردو ئەمە ناکاتەوەی کە لە هەموو ڕێکەوتنامەیەکی سیاسی نێوان هێزەکانە تاکید بکرێتەوە سەر ئەو خاڵە مادەم لە دەستورە هەیە ئەمە کافیە بۆ جێبەجێکردنی لەلایەن حکوومەتی عێراقەوە تەنها ئەوەندە لەو ڕێکەوتنامەیە بڵێ حکوومەت پابەندە بە جێبەجێکردنی پرەنسیپە دەستورەکانەوە کافیە بۆ وەزامەکردنی مافەکانی کورد. یعنی ئەگەر بۆ منتیقی کاک محەممەد قسە لەسەر ئەم بابەتە بکەین کەواتە ئەم ڕێکەوتنامەیە خۆی ضرورەتی نییە ئەگەر دەستور مافەکانی هەموو لایەکی داوە هەموو پێکاتەکانی گەلی عێراقی داوە کەواتە ڕێکەوتنامەی هەولێر ضرورەتی چی بووە. من پرسیارێکی ترەکەم بۆچی هێزە عێراقیەکانی تر لیستی عێراقیە بەڕوونی داخوازەکانی خۆی خزاندوتە نێو ئەم ڕێکەوتنامەیەوە کە ڕێکەوتنامەی هەولێرە بۆچی داخوازەکانی گەلی کوردی تێدانیە بۆچی لایەنە کوردەکان نەیانتوانیوە داخوازەکانی خۆیان بخەنەوە ئەم ڕێکەوتنامەیەوە یعنی ئێستا داواکەن کە مالکی ملزم بێ بەم ڕێکەوتنامەیەوە باشە گەریمان ئەگەر مالکی التیزامیشی کرد بەم ڕێکەوتنامەیەوە ڕێکەوتنامەکەی جێبەجێ کرد و لە ڕێکەوتنامەکە وە گوتمان هیچ دقێکی وای تێدانیە کە باسی داواکاری سەرەکیەکانی خەڵکی کوردستان بکە مەعەدا کۆمەڵێک شتی لاوەکی کە باسی ڕاگررتنی تەوازونەکە لە با بڵێن دام و دەستگاکانە لە سەفارەتەکانە لە دابشکردنی وەکیل وەزیرەکانە لە دانانی پلە سەربازیەکانە کە ئەمانە شتی باشن بەڵام شتی جەوهری نین بۆ کورد یعنی بەڕاستی ئەگەر بە چاوێکی ڕخنەگرانەوە سەیری ئەمانەش بکەیت دەبینیت ئەوەندەی جەخت لە بەدەستهێنانی پۆست و با بڵێن ئیمتیازات کراوەتەوە ئەو نە داخوازیە گرنگەکان لە بەرچاو نەگیراوە ئەو بۆچی بەرپرسانی ئێمە دەسڵاتدارانی ئێمە بیریان نەچوو لە دابشکردنی پۆستەکانە بابن دابشکردنی پۆستەکان بخەنە ناو ئەم ڕێکەوتنامەیەوە بۆچی خاڵە سەرەکیەکان داخوازە سەرەکیەکانی خەڵکی کوردستانیان بیرچوو بخەنە ئەم ڕێکەوتنامەیەوە خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی یعنی خەڵکی کوردستان و کاک محەممەد و تەنانەت پەرلەمانتارانی ژەوەندەی من جۆم لێ بۆ پەرلەمانتارانی کوردیش لە بابڵێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاگاداری ناوڕووکیم ڕێکەوتنامەیە نین یعنی ڕێکەوتنامەیەکی فەوقیە لە نێوان خودی بارزانی و علاوی و مالکیدا و خەڵک نازانێت ناوەڕۆکەکەی چییە من داوا دەکەم لێرەوە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕەسمی بەندەکانی ڕێکەوتنامەی هەولێر بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکە و با ئەو کاتە دەرکەوێت کە داخوازەکانی خەڵکی کوردستان لەکوێ ئەو ڕێکەوتنامەیە و خەڵک با خۆی حەکەم بێت بۆی بزانێت ئەو لادانانە چین کە حکوومەتی عێراقی کردوێتی من پێم وایە حکوومەتی عێراقی لانی کەمی ئەمینەی جێبەجێ نەکردووە ئەم تەنانەت ڕێکەوتنامەیەشی جێبەجێ نەکردووە بەس من ترسم لەوەیە ئەگەر هەموو شەڕەکەی ئێمە سەر ڕێکەوتنامەی هەولێر بێ ڕێکەوتنامەی هەولێریش هیچی بۆ کورتیانە بێ بەڵێ زۆر سپاس کاک محەممەد ڕاچێ لەسەر ئەو بۆچوونانە ئایا شەڕی ڕاستەقینان لەو ڕێکەوتنامەیە لەسەر دابەزکردنی پۆست و دەسەڵاتە بەسەر سەرکردە کوردەکانە من وای نبینم سەبارەت بە مەسلەی بڵاوکردنەوەی بەندەکانی ئەو ڕێکەوتنامەیە ئەگەر کاکێ من تماشاکی ڕۆژنامەی خەبات بکات لە سەرەتایی مانگی نیسان بوو یاخود ناوەڕاست بوو ئەگەر هەڵە نەبم تەواوی بەندەکانی ئەو ڕێکەوتنامەیە بە شەفافانە بڵاو کراوەتەوە تۆ ئاگاداری بەڵێ من لە ڕۆژنامەی مەداوەرم گرتووە کەواتە لە ڕۆژنامەی خەبات بڵاو کراوەتەوە تۆڵی بڵاو بکرێتەوە یعنی هێمای ئەوەیە کە تۆ ئاگاداری من نازانم ڕۆژنامەی خەبات چۆن چکە سەرۆکایەتی هەرێم یعنی وەکو دام و دەستگا ڕسمیەکانی حکوومەت بڵاویان نەکردوێتەوە ئەمە کە هەیە تەنها بریتە لە تەسریبی ڕۆژنامەوانی بەڵێ فەرموو کاک محەممەد قسەکان تاو بکە ئەوەی کاکێ من لەوانەیە ئەو سەرچاوی کە لای کاکێ من بێ بە تەسریبی ڕۆژنامەوانی ناوێ بنێ بەڵام ئەوەی کە من خوێنمەوە لە ڕۆژنامەی خەبات ڕۆژنامەیەکی زمان حاڵی ڕسمی پارتی دیموکراتی کوردستانە بە شێوەیەکی شەفافانە و ڕوون و ئاشکرا
بڵاو کرایەوە و دواتر پیشانی ڕای گشتی کوردستان و عێراق درا بە تایبەتی کە دوای ئەوەی ئەو دەنگانە بەرز بوونەوەکەوە ئەم ڕێکەوتنامەیە وەکو ئەوەی کاکێ من باسی کرد هەندێک ناشەفافێتی پێوە دیارە هەندێک ناڕوونی پێوە دیارە ڕوون نییە لەوانەیە بەژەوەندی تایبەتی تێدا بێ لەوانەیە لە نێوان سەرکردەکان هەندێشتی ناڕوونە بێ وەکو ئەوەی کە بۆ باسی ڕێکەوتنامەی استراتیژی نێوان پارتویەکەتی شەکرێ بەڕاستی ئەو دەنگانە من زۆر حیف بۆ دەنگانەیەکەوە هەوڵەدەن ناو ناتۆری وا بدۆزنەوە بۆ ئەوەی کەوا بۆ کەمکردنەوە لە شەعنی هەندێک ڕێکەوتنامە یاخود هەندێک کار و هەندێک کاریگەرێک ئێمە وەکو ئاماژەم پێکرد ئەو ڕێکەوتنامەیە لەسەر ئاسینۆ دەوڵەتی دەنگیدایەوە جەنابی سەرۆک لەسەر ئاسینۆ دەوڵەتی دەستخۆشی لێکرا یعنی ئەمە پێویستە لەو لایەنەوە بڕوانینە مەسەلەکە کەوا توانرا پشێوی و ناکۆکی و لەکترازان و دووبەرەکی لە چوارچێوەی ڕێکەوتنامەیەکە کە لە بە پێشنیازی بارزانانی بوو کۆ بکرێنەوە لەبیریشمان نەچێ ئەو ناکۆکیانەی کە زیاتر پێش ڕێکەوتنامەکە لە ئارا بوو زیاتر لە نێوان لیستی عێراقی و لە نێوان لیستی دەوڵەتی یاسایە بوو سەبارەت بە وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران زیاتر لە نێوان ئەوانە بوو دوجاریش کوردیش وەکو پشکی خۆی بە مافی خۆی ئەزانێکەوە لە چوارچێوەی ئەو شەراکەتە نیشتمانی کە لە دوای پرۆسی ئازادی عێراق هاتۆتە ئاراوە بتوانێت جێی خۆی بکاتەوە لە ماف و لە ئەمتیازاتیشە بەڵام کاک محەممەد هەمیشە ئەو بۆچوونە هەیە لەسەر عێراقی عەربی و بە ئەزمموی دەوڵەتی عێراق ئێمە ئەومان بینیوە کە هەمیشە عێراقێکی بەهێز عێراقێکی سەخەمگیر مەترسی بووە لەسەر کورد ئێستاش عێراقێکی ئارام و عێراقێکی بەهێز لە ڕووی چەکداری و عێراقێکی بەهێز لە ڕووی ئابوووریەوە زەمان چییە کە نابێتە مەترسی لەسەر کورد و جارێکی تر وەکو لە ڕابردووە باس دەکرا مالیشی و هەندێک لە دەسڵاتدارانی ئێستای بەغا بەنیازی جۆرێک لە شەڕکردن بوونیان دەنگۆی هەواڵی ئەوە لە هەندێک لە میدیاکانە بڵاوکرایەوە پرسیارەکە ئەمەیە ڕاگرتنی فەوزار لە بەغا سەقامگیری و پێکەوەنانی هێزە عێراقیەکان لە بەغا چ خێرێکی بۆ کوردەیە ئەگەر لە کاتێکە کورد لە ناو ڕێکەوتنامە و لە ناو پرەنسیپە یاسایەکانە مافەکانی خۆی نەپارێزە و زمانێک بۆ وجودی کورد نەبێت تا فەوزا هەبێ دیموکراسیەت پاشەکشەیەەکە ئێمە لە بیرمان نەچێ دروشمی شۆڕشی ئەیلول دیموکراسی بۆ عێراق ئۆتۆنۆمی بۆ کوردستان بوو هەلو کاتەوە حکومەتی بارزانانی نەمر ئەوە بوو کەوا تا بەغدایەکی دیموکراتی تا عێراقێکی دیموکراتی لە ئارا نەبێ کورد ناتوانێت مافەکانی خۆی بچەسپێنێ لە بیرمان نەچێت لە ساڵی هەفتە مافی ئۆتۆنۆمیمان پێدرا بەڵام لەبەر ئەوەی دەوڵەتەکە دەوڵەتێکی دیموکراتی نەبوو دوای 4 ساڵ پەشیمان بوونەوە لە بەندەکانی ئەو ڕێکەوتنامەیە بۆیە ئێمە لە دوای 2023ەوە سەرکردەکانی کورد جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە پێویستە بەغدا لە بەغدادا حکومێکی دیموکراتی بێتە ئاراوە تا پشێوی و فۆزا هەبێ حکومی دیموکراتی نایەتە ئاراوە بەمش مافەکانی کورد و مافی سەرجەم نەتەوەکانی تر لە عێراقا بزر ئەبێ یاخۆت جێبەجێ ناکرێت بۆیە ئێمە پێویستە هەموو هەوڵێک بدەین تاوەکو فەوزا دروست نەبێت ئارامی بچەسپێتەوەکو لە ڕێی وڵاتێکی ئارامەوە و شارێکی ئارامەوە هەرێمێکی ئارامەوە بتوانین دیموکراتیت بچەسپێ لەوێشەوە بتوانین مافەکانی کورد لە ڕێی دانووسان و لە ڕێی گفتوگۆ چارەسەر بکەین تا ئێستا سەرکردەکانی کورد جەخت لەسەر لایەنی بەدەستێنانی مافەکانی کورد لە ڕێی دانووسان و لە ڕێی دیموکراتی کاک محەممەد پامەکەت گەشت من کاکە من ئەم بۆچوونە زۆر جار ئەوەتێتەوە بۆچوونێک کە پێی وایە عێراقی کە فەوزای تابێ عێراقی کە ئیستیبدادی تابێ ناکرێت لە عێراقەکە کە پڕ بێت لە ئیستیبداد هەرێمێکی دیموکراتە بێ ناکرێت لە عێراقەکە کە پڕ بێت لە فەوزا هەرێمێکی سەقامگیر لە ئاسایش و ئارامی هەبێ پەیوەندیکی بەهێز لە بینی سەقامگیری بەغدا و سەقامگیری هەولێردا هەیە ئەگەر لەم ڕوانگەیەوە بەم لۆجیکە تەماشا ڕێکەوتنامەکە هەولێر بکەین ئەم ڕێکەوتنامەی توانێتی عێراق لە جۆرێک لە شەڕی ناوخۆر لە بەریەکەوتن لە ئینقلاباتی عەسکەری لە کۆمەڵێک شت بپارێزێت ئەمەش بە نەتیجە دەستکەوتێکی گەورە نییە بۆ کورد کە عێراقێکی هێشتەوە ئارامتر لە جاران و عێراقێکە بەرەوفەوزانە ڕاو و بە هەمان پێوەریش هەرێمێک کە پارێزراوتر بێت هیوادارە ئێمە گفتوگویەکی لۆجیکانە بکەین یعنی ئەگەر بەم لۆجیکە بیر بکەینەوە یا ئەگەر ئەم لۆجیکە ڕاست بێت ئەوە ئەبوایە ڕێکەوتنامەی هەولێر بیتوانیا ئەم کارە بکە چونکە بە فعلی هێزە ناکۆکەکانی عێراقی بابن لە یەک دزی کردەوە ئەو کێشەی کە لەسەر مەسەلەی دروستکردنی پێکەینانی حکومەت هەبوو ڕێکەوتنامەی هەولێر چارەسەری کرد کەچی دەبینین یعنی سێ ڕای ئەوە پێکەینانی ینی سەرنجام حکومەتی دروست کرد کەچی دەبینین سێ ڕای ئەوە کێشەکانی ئێمە دەگەڵ بەغایە هەرماوە و ئەو حکومەتە بەهێزە یا جێگیرەی بەغا کە دروست بوو جارێکی تر بوو بە هەڕەشە بۆ سەر هەرێمی کوردستان و من نایە بۆلانی کەمی داخوازیەکانی خەڵکی کوردستان یعنی بۆی پێم وایە ئەو یعنی
هەر خەلەلی ڕێکەوتنامەکەش لەوە دێت کە لە پیشاندانی یعنی بە بڕای من هەدەفی سەرۆکی هەرێم لەم ڕێکەوتنامەیە لەم مبادرەیە نیشاندانی نیازباشیەک بوو کە سەرۆکی هەرێم خێروبێری عێراقیەوێ ئەو قسە دەنگۆیانە بە درۆ بخاتەوە کە پێیان وابوو سەرۆکی هەرێم خێری عێراقی ناوێ چاکەی عێراقی ناوێ بەڵام لە پاڵ ئەمەیە کە ئەم کارەی کرد دەکرێت بپرسین ئێمە چیمان دەستکەوت لە ڕاستیە من وایە بینم کە کورد لەم نێوانەیە تەنها وەک ناوبژیکەرێکی بێدەستکەوت مایەوە و ئەمەندەی خەم بوو کە ڕێکەوتنامەکە سەر بگرێ لە ناکۆکەکان لە یەک نزیکاتەوە ئەوەندە خەمی ئەوەی نەبوو داواکاریەکانی خۆی بخاتە ناو ڕێکەوتنامەکەیەوە هەر بۆیە لەم ڕێکەوتنامەیە من تا ڕادێکی زۆر ینی پێم وایە کە کوردیتیانیە کورد غایبە لەم ڕێکەوتنامەیە و داخوازیەکانی کورد غایبە لەم ڕێکەوتنامەیە لە کاتێکا بوون ئێمە دوو لایەنمان ئاش کردوەوە دوو لایەنمان هێناوەتە سەر مێزی گفتوگۆ کە داخوازیەکانی ئەوان بەڕوونی باسی لێوە کراوە بەڵام ئەگەر ئەو ڕێکەوتنامەیە نەبایە ئەگەری فەوزاکی گەورە لە بەغایە هەبوو ئەگەری پاکتاوکردنی سیاسی لە بەغایە هەبوو بۆ مەگەر ئایا پاکتاوکردنی سیاسی لە بەغا بوونی فەوزای سیاسی گەورە لە بەغا تەسیرێکی ڕاستەوە خۆ و کاریگەرتن ناکاتە سەر هەرێمی کوردستان بۆ تێکدانی سەقامی گیری هەرێم بۆ تێکدانی ئەو کەشەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە من لەگەڵ یعنی من ناڵێم با بڵێ سەقامگیری لە بەغانە بێ ناڵێم با واز لە عێراق بێنین با بڵێن چیتیا ڕۆیە با ڕووبا بەڵام من ئەمە جاکە جەخت لەوە بکەمەوە کە حزوری کورد لەم ڕێکەوتنامەیە بۆ نییە ئایا نەئەکرا لە پاڵ ئاشکردنەوەی ئەم دوولایەنەیە داخوازەکانی کوردیش بخرانایەتە سەر مێزی گفتوگۆوە تێکەڵکێشی ئەمادا نەکرایە کە ئەم ڕێکەوت نەکرایە کە بە وردەکاری باسی لە کۆمەڵێک شت کردووە یعنی تەنها لەبەر ئەوەی کە ئێمە نیاز پاکی نیشان بین بە بەغا کە ئێمە ئەمانەی لە چوارچێوەی عێراق بمێنین و عێراقمان خۆشەوێ نامانەوێت عێراق بێ بە فەوزا ئەمە تەنها بەسە بۆ ئێمە بڵێ زۆر سپاس کاک محەممەد پرسیاری جددی لەو ڕێکەوتنامەی هەولێر وەلا زۆربەی ڕێکەوتنامەکانی دیکەی هەرێم لەگەڵ بەغایە کراوە کە پێیان وایە جەوهەری ڕێکەوتنامەکان دابشکردنی پۆست و امتیازات بۆ بەسەر بە پرسانی کووردا نەکدا بێکردنی مافەنەتەوایەتەکانی کورد ئێمە لە ئەزمموی ڕێکەوتنامەکانە کۆمەڵی ڕێکەوتنامەی جیاوازە بینین ڕێکەوتنامەی سێ قۆڵی نێوان حیزبی ئیسلامی و یەکێتی و پارتی ڕێکەوتنامەی چوار قۆڵی مەجلسی عەلا و حیزبی ئیسلامی و یەکێتی و پارتی تا دەکاتە سەر ڕێکەوتنامەی هەولێر کە حکوومەتی عێراقی پێپێکێنرا و لایەنە سیاسیەکانی کۆکردەوە بەتایبەت عێراقیە و هاوپەیمانەکەی مالیشی بەڵام دوای هەموو ئەم ڕێکەوتنامانە دوای ڕێکەوتنامەی هەولێر کۆمەڵێک پرسی ئەساسی نێتەوەی کورد چارەسەر نەکراوە لەوانە نزیکەی لە 150 خاکی هەرێمی کوردستان لە دەرەوەی دەسڵاتی حکومڕانی هەرێمی کوردستانایە و تا ئێستاش مەسلەی پێشمەرگا مەسلەی نەوت و خاس کۆمەڵک مەسلەی ئەسیار یەکلا نەبێتەوە ئەمە چیمان پێ لە جگەلەوەی کە ڕێکەوتنامەکانی کورد لەگەڵ بەخا لەسەر دابشکردنی پۆست و امتیازات بووە نەک لەسەر مافەنەتەوایەتەکانی کورد تۆڕات چییە؟ سپاس بوونی ئەو هەموو ڕێکەوتنامەی لە نێوان هێز و لایەنە سیاسەکانی عێراقا تایبەتی دوای ڕوخانی ڕژێمی سەدام دەرخەری ئەوەیە کەوا ئەم وڵاتە وڵاتێکی پڕ لە کەشمێکێش و ناکۆکی و تەبانیە لە نێوان هێز و لایەنەکانە بوونی ئەو ڕێکەوتنامانیش باشترە لەوەی کەوا ناکۆکی و شەڕ و ئاژاوە و یەکتر کوشتن هەبێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەمیان سەبارەت بە مەسلەی جێکردنەوەی ئەو مافانەی کورد لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامانە یاخود ئەو امتیازاتانەی کە هەیە بێگومان وەکو ئاماژەم پێدا پێشتر وەکو مافی کورد مافی نەتەوەیی لە بەرامبەریشدا ئەرک و امتیازات ئەو امتیازاتانەی کە هەیە ئێمە وڵاتی خۆمانە و نابێ ئێمە جێبێڵین ئەو امتیازاتانە بۆ برای عەرەب و غێرە عەرەب ئێمە پێویستە شەراکەتی نیشتیمانیە ئەو ڕێکەوتنامەوەی ئەو دەسوورەی کە هەیە ئەوەی کە ئێستا کۆمانی کردوتەوە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانی عێراق شەراکەتی نیشتیمانیە شەراکەت لە هەموو ڕوویەکەوە بۆیە ئەو دەنگانەیەکەوە بە ئستێزاءەوە باس لە مەسلەی امتیازات دەکەن بەڕای من یان نەحەقی ئەەکەن بەرامبەر بە ئەو پرسە یاخۆت ئەیانەوەی خۆیان لە گێری بدەن ئەگینا ئێمە وەکومان شەریکین لە هەموو پۆست سیادەکانە لە هەموو پۆستە وردەکارەکان تا دێتە خوارەوە تەنانەت لە مەسایلی سوپا و لە ژمارەی سوپا و لە ژمارەی ئەوە فۆجانەوەی کە ئەبێ پێک بهێنرێن
بۆیە ئەوانش ئەچنە چوارچەوەی ئەو مافە دەستوریانەی کەوا لە پاڵ ئەو مافە گەورانە مافە نەتەوەیانەی کە هەن وەکو مەسایلی گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان سەبارەت بە مەسلەی ئەو ناوچانە وەک بەڕێز مالکی لە چاپێکەوتەکەی نارتیشە ئاماژەی پێدا ئەڵێت من ئەوەی لەسەر شانی من بۆ جێبەجێم کردووە بەڵام ئێستا تۆپەکە لە مەلعبی سەرۆکایەتی کۆمارایە با بڵێن دەستی سەرۆکایەتی کۆمار کە ئەوان پێویستە هەنگاوی جدی بنێن بۆ ئەوەی بڕیارێکی سێقۆڵی کە لە سەر کۆمار و لە هەردوو جێگرەکەی پێک بێت تاوەکو بڕیار بدرێت لەسەر دیاریکردنی سنووری و پارێزگایانە نازانمەوە تا چەند ڕاستە بەڕێز مالکی لەو قسەیان یاخود تا چەند یاسپاکانە ئەو قسەیە ئەکا یاخود بە مەبەستێکی سیاسی دیاریکراو ئەوێت ناکۆکیەک دروست بکە لە نێو ماڵی کوردیە بەڵام دوجار پێویستە ئەو کێشەیە کە ئێستا لە سەرۆکاتی کۆمارێ بە تایبەتی ڕۆشتنی بەڕێز هاشمی بۆ دەرەوەی وڵات ئەگەر ئەو پرسە ئاسایی بێتەوە و گەڕانەوەی هاشمی و دواتر سەرۆکایەتی کۆمار پێویستە ڕێیەکی ڕاشکاوانەمان پێ بدا بۆ ئەوەی پێمان بڵێ ئایا هەوەکار چییە بۆ جێبەجێ نەکردنی ئەو بەندانەی ئەو ماوە دیاریکراوی کە لە دەسوورە هاتووە سەبارەت بە مادەی 140 ئایا بەڕێز مالکی ڕاست دەکات یاخود ئەرکی جومەنی وەزیرانە بۆ جێبەجێکردنی ئەو خاڵ و لایەنانەی کە پێویستە جێبەجێ بکرێن و گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان کاری باشی کردووە خزمەتگوزاری باشی گەیاندووە بەڵام ئەوە سێدە سەر چوارچێوەی لایەنە قانونیەکە کە پێویستە ئەویش لە بەغداوە چارەسەر بکرێ لە بەغداوە بڕیاری کۆتایی بدرێت جێبەجێکردنی دەستور ئەو خاڵانەی کە هەن بە تایبەتی ئاساییکردنەوەی ئەو ناوچانە و دواتر ئەنجامدانی ڕێفراندۆم دواتر بڕیاردان لەسەر دەنجامی ئەو ڕێفراندۆمە ئایا ئەو ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان یاخود لە چوارچێوەی عێراقات بەڵێ زۆر سپاس کاک محەممەد زۆر سپاس دەکەم کاک هەم دەتوانانی هەر تێبینێکە دەبێت لەسەری بیڵیت بەڵام دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەردەوام بێ بینرانی بەڕێز خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەردەوامە بەڵام دوای ئەم ناوبڕە لەگەڵمان بن و بینەری پرۆگرامەکەمان بن